هونەری پەیکەرسازی یەکێک لەو هونەرانەی کە بێگومان لە تاوی جیهانە گرنگی و تایبەتمەندی خۆی هەیە و چەندین پەیکەرسازی زۆر بەناوبانگیشان کە توانن کارەکان بکەن بە خۆشحاڵیەوە لە نێو کوردستانیش چەندین پەیکەرسازی بە ئەزمون هەن کە توانیویانە چەندین کاری ناوەزەوەروە چەندین پەیکەری کەسایەتی دیار بتوانن لە نێو کوچە و کۆڵان و شەقامە دیارەکانی کوردستانە دروست بکەن و بیخەنە بەرچاوی خەڵک. ئاسۆکانەبی یەکێک لەو هونەرمەندە و پەیکەرسازانەیە کە خاوەنی گەلەریەکە و توانایەکی زۆر باشی هەیە و ساڵانێکی زۆرە چەندین پەیکەری ناوەزەی بۆ بەشێک لە کەسایەتیە کوردیەکان دروست کردووە. خاوکارمان گوڵان راپۆرتێکی لەبارەی ئەم کەسایەتی دیارەی نێهونەری پەیکەرسازی ئامادە کردووە، پێکەوە بینەرە بین فەرموو. هەر لە مناڵیەوە خولیای هونەر بووم بە تایبەت هونەری شێوەکاری و هونەری مۆسیقا و بە تایبەتتر هونەری شێوەکاری و خۆشبەختانە توانیم بڕۆمە پەیمانگای هونەرە جوانەکان بەشی شێوەکاری لەقی پێکەسازی بخوێنم و پاشان چوومە کۆلێژی هونەر بە هەمان شێوە بەشی شێوەکاری لەقی پێکەسازیم تەواو کرد و توانیم لە باوڵین دوای خوێندنی کۆلێژ چەند کار و پرۆژەیەکم لە شارەکانی هەرێمی کوردستان دابنێم و ئێستا خاوەنی چەندین پرۆژەم لە شارەکانی هەرێمی کوردستان چەندین کاری پێکەسازیم ئەنجام ماوە. تا ئێستا نزیکەی 4 پێشەنگا بەزاریم کردووە، بەڵام پێشەنگای تایبەتم تا ئێستا نەکردووە بە حکمی ئەوەی من لە پلانمایە پێشەنگایەکی زۆر باش بکەم و پێشەنگایەکی زۆر پرۆفیشناڵ بێت بتوانم کاری زۆر باشی بۆ بکەم. ئینشاءڵڵا پلانم بۆ داناوە کە لە ساڵی داهاتوە پێشەنگایەکی تایبەتی خۆم هەبێت. ڕاستەکەی من دوای خوێندنی کۆلێژ بیرم کردەوە ماوڵێن ستۆدیۆیەک یان گەلەرێکی بە تایبەت بە خۆم هەبێت. ئێتر خۆشبەختانە گەلەریەکم دامەزران بە ناوی ئاسۆ ئارت گەلەریەوە و ئەم گەلەریە زیاتر کارەکانی خۆمی تێ عەرز کراوە و لەگەڵ ئەوەشا بڵێن چەند کاری چەند فەنانێکم تێ عەرز کردووە بۆ ئەوی بێتە هۆی بزنسێکی باش بۆ ئەوانش. و لەگەڵ ئەوە شاید جیاوازی ئەم گەلەریە لە چاو با بڵێن گەلەرەکان تردا ئەوەیە کە خەڵک خۆی تەڵە بکات، با بڵێن بە پێی ماڵەکەی خۆی بە پێی ئەو حەزی کە هەر ستایلێک حەزی لێبێت ئێمە بۆ شێوازە کارەکەی بۆکەین. ئەمە شێوەکارێکی زۆر باشە بەوەی کە تابلۆکان بچێت هەموو ماڵێکەوە هەموو کەسێکی ئاسایی حەزی بە هونەری شێوەکاری بێت، چونکە بەڕاستی هونەری شێوەکاری هونەرێکی نخبەیە، هەموو کەس چێژی بە هونەرە نییە بەڕاستی لە چاو با بڵێن هونەرەکانی تردا، چونکە بۆ نمونە هونەری مۆسیقا یان سینەما ئەمانە ئەتوانین بڵێن زۆرترین خەڵک حەزی بەم هونەرەیە، بەڵام هونەری شێوەکاری تا حدێک لە جیهاندا هەموو کەسێک حەزی بەم هونەرە نییە، بۆیە تا حدێک هونەرێکی نخبەیە و تایبەترە و جوانەکەشی بەڕای من لەوەدایە. بەڕاستی بەڕای من چ لە پەیمانگا چ لە کۆلێژ پێویستە وانەیەک هەبێت چۆن تۆ بتوانێت کاری خۆت بە بازاڕی بکەیت، چونکە بەڕاستی لە کۆلێژ و پەیمانگا بەس فێرەکەیت، فێریەوە ناگری چۆن کاری خۆت بە بازاڕی بکەیت کە ئەمەش کێشێکی گەورەیە. تەماشاکەی خوێندکارەکان دوای کۆلێژ و پەیمانگا با بڵێن واز لەو کاری خۆیان هێنن دەستەکەن بە کارێکی تر کە ئەمەش واکات ئەو لانی هونەرە کەمتر لە وڵاتیای پێش بکەوێت. بۆیە هیوادارم بیر لەوە بکرێتەوە لە کۆلێژ و پەیمانگا وانەیەکی تایبەت بۆ هەبێت چۆن هونەرمەند کاری خۆی بە بازاڕی بکات.
بەڵێ ئەم کارە بە ناوی پەیکەری ماچە ڕاستەکەی لە کۆلێژ بە شێوازێکی واقعی کارەکەم دروست کرد. پاشان بیرم کردەوە ئەم کارە بۆ گەلێرەکەم دووبارە کەمەوە بەڵام بە شێوازێکی تر ئەم جاریان بە شێوازێکی تەجدید کارەکەم ئەنجامدا. پەیکەرەکە وەک باسم کرد بە ناوی پەیکەری ماچە باسی ئەوە کات چۆن دوو خۆشەویست لە خەیاڵە یا ماڵین لە فەزای ئەگەن بە یەک لە خەیاڵە چۆن ماچ یەک دەکەن. تەماشا کارەکە لە بڵین لە فەزایە چۆن لە ئاسمان ئەگەن بە یەک چۆن لە خەیاڵ ئەگەن بە یەک. وە مادی بەکارهاتوو بریتە لە معجون فایبر لەگەڵ ئاسن وە کارەکە ڕاستەکەی زۆرم خۆشەوێت بۆی لە ناوەڕاستی گلێرەکە عەرزم کردووە. لە ڕاستیدا خۆم با بڵین پەیکەرسازم بەڵام لەگەڵ ئەوەشدا زۆر حەز بە هونەری با بڵین شێوەکاری تابلۆ ئەەکەم و بە تایبەت ئیشی ڕەنگ چونکە بەڕاستی هونەری پەیکەرسازیش پێویستە تۆ بزانیت کە ڕەنگ چۆنە و ڕەنگ بناسی بۆی بتوانی خزمەتی ئەو بواری خۆتی پێ بکەیت. خۆشبەختانە توانیمە لەگەڵ با بڵین هونەری پەیکەرسازیەکەمە کاتەکانیان گرنگی زیاتر بە هونەری تابلۆ یان شێوەکاری بم. ڕاستەکەی من لە پاڵ با بڵێ هونەری شێوەکاری یان پەیکەرسازیدا خولیایەکی باشم بۆ هونەری مۆسیقا هەیە و تا حدێکی باش توانیمە خۆم با بڵێن فێری ئالەتێ بکەم چونکە بەڕاستی ژیان بۆ من یاریکردنە با بڵێن چ کاتەکانم بە هونەری پەیکەرسازی یان شێوەکاری یان مۆسیقا تەرخان بکەم بۆ هیچ کات بە خۆم نەوتۆ کە من شێوەکارم یان با بڵێن پەیکەرسازم چونکە بەڕای من بینەرە بێ بڕیار بە تۆچیت ئەمە زۆر گرنگە بۆ هونەرمەند بەردەوام ئیشکال هەر بوارە حەزی لێیە.